کاتۆ هەموو کاتێکتان باش بینەران هێژە لە ناوەندی دەنگ و باسی ستێک تیوی لەگەڵ هاوکارانم دەنگ و باسەکانتان پێشکەش دەکەین. سەرەتا فەرموو بۆ سەردێری هەواڵەکان. ماوەی 6 ڕۆژە ژنان لە ئەمەدەوە بۆ ئازادی ڕێبەراپۆ ڕێپێوانی درێژمۆدایان دەست پێ کردووە و ئەمڕۆ گەیشتنە ئەنقەرە. فواد بێریتان ئەندامی دەستێ بەڕێوەبەری پەژاک ڕایگەیان لە ئەگەری بۆشایی دەسەڵاتدا لە ئێران دەتوانرێت زەمینێ بوژانەوەی سیستمێکی دیموکراتیک دروست بکرێت. دەوڵەتی تورک ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی لەگەڵ فڕۆکەخانەی سلێمانی درێژ کردەوە. سەباسیان لە کۆرنەوە سەرۆکوەزیرانی دیاریکراوی فەڕەنسا پاش نزیکەی مانگێک دەستی لە کار کێشایەوە. ڕێپێوانی درێژ مۆدەی ژنان بە پێشەنگی تەفگەری ژنانی ئازاد بە مەبەستی ئازادی جەستەی ڕێبەراپۆ ماوەی 6 ڕۆژە بەردەوامە. ژنان ئەمڕۆ گەیشتنە دوای نوویستکە لە شاری ئەنقەرە و لە لێدوانێکدا داوای ئازادی سەرجەم زیندانیانی سیاسیان کرد. ڕێپێوانی درێژ مۆدەی ژنان بە پێشەنگی تەفگەری ژنانی ئازاد لە پێناو ئازادی ڕێبەراپۆدا ماوەی 6 ڕۆژە لە شاری ئامەری باکووری کوردستانەوە بەرەو ئەنقەرە دەستی پێ کردووە. ژمارەیەکی بەرچاو لە ژنان بەشداری ڕێپێوانەکە بوون. بەشداران داوای ئازادی ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کوردیان بەرز کردووەتەوە. ئەمڕۆ ژنان گەیشتنە ویستکەی کۆتاییان کە شاری ئەنقەرەیە. لە ئەنقەرە هاوشێوەی شارەکانی تر ژنان بە جۆشەوە پێشوازیان لێکرا. ژنان لە بەردەم زیندانی سنجان لێدوانێکیاندا و داوای ئازادکردنی سەرجەم زیندانیانی سیاسیان دووپات کردەوە. پشتیوانی نێودەوڵەتیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەردەوامە. محمود پاتەڵ ئەکادمیستی ئەفریقای باشوور و ویلیام ڕۆبنسن کۆمەڵناس و پرۆفیسۆری ئەمریکی پشتیوانیان بۆ پرۆسەی ئاشتی دووپات کردەوە. لە ڕۆژی دەی تشرین یەکەمی ساڵی 2023ەوە هەڵمەتێکی جیهانی بە دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکرد. گەلی کورد و ئازادی خوازان لە ئەکادمیست سیاسەتمەدار ڕۆژنامەنووس و کەسایەتیە ناودارەکان پاڵپشتی ئەو هەڵمەتەیان کردو. هەڵمەتەکە بەردەوامە. محمود پاتل هاوسەرۆکی کۆمەڵەی مافی مرۆڤ و دەستەی کورد لە باشووری ئافریقا پاڵپشتی هەڵمەتەکەی کردو. ئاماژەیدا بە بانگەوازەکەی ڕێبەراپۆ و پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و ڕایگەیاند. ماندێلا ئۆجەلان لە خەباتیاندا هاوشێون. هەردووکیان سەرکردەی گەلەکەیان و لەسەر ڕێگای دادپەروەری و ڕاستی ڕۆیشتن. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەرخۆدانێکی بێوێنەی لە دژی پاکتاوکردنی گەلی کورد بەڕێوە برد. سەرڕای ئەوەی ماوەی 26 ساڵە لە دوورگەی ئیمراڵی لە گۆشەگیرێکی تونددا ڕاگیراوە.
بەڵام هەنگاوی مێژووی بۆ ئاشتی و چارەسەری دەنێت بە بانگەوازی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک جارێکی دیکە نیشانیدا کە پابەندە بە ئاشتی پاتەل ئاماژەی بەوەشدا دەبوو تا ئێستا بەڕێز ئۆجەلان و زیندانی سیاسیەکان ئازاد بکرایە بەداخەوە تا ئێستا حکوومەتی ئاکەپە و دەوڵەتی تورکیا هیچ هەنگاوێکی ئەرێنیان نەناوە لای خۆشیەوە کۆمەڵناس و پرۆفیسۆری زانکۆی کالیفۆرنیا ویلیام ئای ڕۆبسن نامەیەکی بۆ دەم پارتی نارد و داوای ئازادی ڕێبەراپۆی کرد ڕۆبسن ئاماژەیدا بە گۆڕانکاری و قەیرانەکان لە جیهان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوین و ڕایگەیاند ئەو گۆڕانکاری و قەیرانانە مەترسیەکان گەورەتر دەکەن لە هەمان کاتیشدا دەرفەتێکی نوێ دەڕەخسێنن ڕۆبسن ئاماژەی بە پرۆسەی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیکدا و ڕایگەیاند لە تورکیا پرۆسەیەک بە سەرپەرشتی بەڕێز ئۆجەلان بەڕێوە دەچێت ئاشتی ڕاستەقینە تەنها لە ڕێگەی دادپەروەری کۆمەڵایەتیەوە بەدیدێت عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پرۆسەی ئاشتیە و ئاکتەرێکی سەرەکیە دەبێت ئازاد بکرێت چیدەم دۆغۆ ئەندامی کوردیناسیۆنی کەژەکە ڕایگەیان تا ژن ئازاد نەبێت کۆمەڵگاش ئازاد نابێت پێویستە ژنان بە شێوەی خۆسەر و کۆمیناڵ لە هەموو بوارەکاندا خۆیان بەڕێخستن بکەن. چیدەم دۆغۆ ئەندامی کوردیناسیۆنی کەژەکە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی یەنی یەشەم هەڵسەنگاندنی بۆ کاریگەریەکانی بانگەوازی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیکی ڕێبەراپۆ لەسەر ژنان کرد. چیدەم دۆغۆ سەبارەت بە پرۆسەی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک و کاریگەریەکانی لەسەر خەبەتی ژنان ڕایگەیاند تا ژن ئازاد نەبێت ئەوە کۆمەلگاش ئازاد نابێت ژنواتە کۆمەلگا ژنواتە ژیان لە هەر جێگەیەک کە کۆمەلگا مردوو بێت ئەوە دەنگی ژنانی تێدا سەرکوت کراوە بە میتۆدی ڕێبەرێتی لە ڕێگەی ڕێخستنی ژنان تێکۆشانی ئازادیمان بەڕێوە برد ئێمە باش دەزانین ئەوەی کۆمەڵایەتی بوون دەکوژێت عەقڵیەتی پیاوسالاریە ئەگەر ئیرادەی ژن نەبێت نە سۆسیالیزم نە کۆمەڵایەتی بوون ڕوو نادات ئەوەی کۆمەڵایەتی بوون دەکوژێت هێزر و بیرکردنەوەی پیاوسالاریە چیدەم دۆغۆ ئەندامی کوردیناسیۆنی کەژەکە ڕایگەیاند دەبێت تەفگەرەکانی ژنان پەرە بە هاوپەیمانێتی خۆیان بدەن و ڕێخستنی خۆسەر بنیاد بنێن زۆر گرنگە ژنان بە شێوەی کۆمیناڵ خۆسەری پێکەوە بژین کەژەکە سیستمێکی کۆنفیدراڵی ژنە ئەو سیستەمە بە کۆمۆن ئەنجومەنی ژنان و ئامادەی ژنان دامەزرا ئێمە بە استراتیژی دامەزراندنی خۆپاراستنی ژنان لەناو کۆمەلگا مامەڵە دەکەین و بەم شێوەیە لەناو ڕێخستنداین لە پرۆسەی نوێدا یەکێک لە خاڵە بنەڕەتیەکان کە ڕێبەرێتی بە ڕەخنەگرتن ڕەخنەدان و گۆڕانکاری ئاماژی پێدەکات ئەمەیە ئەوەش پشت بە کۆمۆنبوون دەبەستێت ئەو جێی کە تێدا ئەم کۆمۆنبوونە ببێتە ئیرادەی ژن و کۆمەلگا ئەو جێیە کە خەنجەر لە پشتی ژن هێنراوەتە دەرەوە و ژنان تێکۆشان بەڕێوە دەبن. چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی دمشق بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر شەروانان و هاوڵاتیانی دانیشتووی هەرێمەکانی خۆسەر لە ئەنجامی دوو هێرشی چەکدارانی سەر بە دمشقدا 7 شەروان بریندار بوون. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریایی دیموکراتیک کەسەدا ڕایگەیاند بەرەبەیانی دوێنێ فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی خۆکوژی چەکدارەکانی سەر بە حکوومەتی کاتی دیمەشق هێرشیان کردە سەر ئۆتۆمبیلێکی سەربازی لە دەوروبەری شارۆچکەی دێرحەفر بەهۆیەوە 3 شەرفانمان بریندار بوون. هەروەها لە ساتەکانی ئێوارەدا فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ئۆتۆمبیلێکی هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمەکانی خۆسەری کردە ئامانج و لە ئەنجامدا 4 شەرفان بریندار بوون. قەسەدا ڕایگەیاند ئەو هێرشانە هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەرژیانی هاوڵاتیانی مەدەنی و ئامانج لێی بڵاوکردنەوەی ترس و دڵاڕاوکێیە لە نێو دانیشتواندا. هێزەکانی سووریای دیموکرات بەردەوام دەبن لە ئەرکی خۆیان لە پاراستنی گەلەکەمان و بەرپەرشدانەوەی هەموو هەوڵێک بۆ تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکە. لای خۆشیانەوە فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕایگەیاند کاتژمێر 7 ئێوارەی دوێنێ دەواازەی دێرحەفر ڕووبەڕووی هێرشێکی ڕاستە خۆی فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژی سەر بە گروپە چەکدارەکانی حکوومەتی دیمەشق بووەوە. ئەم هێرشە ناڕەوایە بۆ هۆی برینداربوونی 4 ئەنداممان لە کاتی بەجێهێنانی ئەرکی خۆیاندا بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە و دابینکردنی ئاسایشی دەواازەکە بۆ هاتوچۆی هاوڵاتیان.
باتونترین شێوە ئیدانەی ئەم دەست درێژیە تاوانکاریە دەکەین کە پێشەلکاریەکی ئاشکرایە بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکەمان جەخت دەکەینەوە کە ئەم جۆرە هێرشە ترسنۆکانەیە ساردمان ناکەنەوە لا بەجێهێنانی ئەرکی نیشتیمانی و مرۆیی خۆمان لە بەرگریکردن لە گەلەکەمان و دابینکردنی ئاسایش بۆیان بەردەوام دەبین لە کارکردن بە هەموو توانامانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کەسێک کە هەوڵی تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکەمان بدات. فەرماندەی گشتی قەسەدا مەزلۆم عەبدی لەگەڵ هەریەک لە تۆمباران نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و ئەدمیرال براد کوپەر فەرماندەی ناوەندی ئەمریکا کۆبوونەوە جێبەجێکردنی ڕێکوتنی دەیادار و چەسپاندنی سەقامگیری و هەڵگرتنی سزاکان بابەتی کۆبوونەوەکە بوو. ئەمڕۆ مەزلۆم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات پێشوازی کرد لە شاندی باڵای هاوپەیمانانی نێونەتەوەیی شاندەکە پێکاتبوون لە تۆمباران نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و ئادمیرال براد کۆپەر فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکۆم. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی فەرماندەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆهەڵەت ئەفرین فەرماندەی یەکینەکانی پاراستنی ژن یا پەژە غەسان یوسف جێگری هاوسەرۆکایەتی ئەنجومەنی سووریای دیموکراتیک عەبد حامد سەرۆکی پارتی سووریای ئایندە لا کۆبوونەوەکەدا ئامادە بوون. لا بیانی کۆبوونەوەکەدا هەردوو لا تیشکیان خستە سەر هەنگاوەکان بۆ خێراترکردنی جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئاداری نێوان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدە و ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا هەروەها ڕێگاکانی ئاسانکاری بۆ هەڵگرتنی سزاکانی سەر سووریا و ڕەخساندنی ژینگەیەکی سەلامەت بۆ بەرهێنان و گەشەپێدان و ڕێخۆشکەری بۆ گەڕاندنەوەی پەنابەران بۆ وڵاتەکەیان لا کۆبوونەوەکەدا گفتوگۆیان لەبارەوە کرا. هەردوولا جەختیان کردەوە لەسەر درێژەدان بە هەمانگی نێوان هاوپەیمانی نێونەتەوەی و قەسەدا بۆ بەرەنگاربوونەوەی چەتەکانی داعش و پتەوکردنی ئاسایش و سەقامگیری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە شێوەیەک کە یەکێتی و سەروەری خاکی سووریا بپارێزێت. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی بەشی پەیوەندیەکانی دەرەوە ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیاند وڵاتانی دراوسێ دەستوەردان لە سووریا دەکەن و ئەوەش ئاڵۆزیەکانی قوڵتر کردوێتەوە. ئاماژەی بەوەشدا دەبێت دەستوورێکی نوێی دیموکراسی دروست بکرێت کە هێز بداتە هەموو پێکهاتەکان و ژنان. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی بەشی پەیوەندەکانی دەرەوەی ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە نووسینێکیدا بۆ ڕۆژنامەی بروکسل تایمز ئاماژەیدا بە دۆخی سووریا و ئاڵۆزیەکانی وڵاتە و ڕایگەیاندووە وڵاتانی دراوسێت دەسوەردان لە سووریادا دەکەن ئەوەش ئاڵۆزیەکانی سووریا قوڵتر دەکاتەوە لە حکومەتی کاتی دیمەشقەوە سیگناڵی تێکەڵاومان پێدەگات هەرچەندە ئەحمەد شەرع بانگەشەیەوە دەکات کە دیموکراسی بۆ هەموو پێکهاتەکان دەوێت بەڵام ئەو بڕیارانەی کە دەیدات خزمەت بە دیموکراسی ناکەن بۆ نمونەوەتی لێپرسینەوەیان لە بکرانی هێرشی سەر عەلەویەکان و دروزەکان کردووە بەبێەوەی پرسیار بکرێت بەڵام هیچ لێپرسینەوەی نەکراوە و تاوانباران سزا نەدراون کێشەی زۆر هەن سەبارەت بە هەرێمەکانی خۆسەر کە هێشتا چارەسەر نەکراون جارجارە هێزەکانی حکومەتی دیمەشق هێرش دەکەنە سەر هێزەکانی قەسەدە ئیلهام ئەحمەد ڕێگەی چارەسەری وەها خسە ڕوو دەبێت دەستوورێکی نوێی دیموکراسی دروست بکرێت دەبێت ئەو دەستورە هێز بداتە هەموو پێکهاتەکان و ناوچەکانی سووریا دەبێت هێز بداتە ژنان دەبێت سیستەمی سووریا لەسەر بنەمای سیستەمێکی لامەرکەزی بنیاد بنرێت زۆرێک لە وڵاتانی ئەوروپاش ئەو مۆدێلەیان هەیە هەر هەرێمێک دەبێت خۆی بەڕێوە ببات پێویستە مافی ژنانی پێکهاتەکان لە دەستوردا زامن بکرێن ئیلهام ئەحمەد تیشی قسە سەر بڕیارداری ئیداری خۆسەری بۆ چارەسەری و ڕایگەاند ئێمە هەوڵی زۆرمان داوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازار بەڵام تا ئێستا حکومەتی کاتی وەڵامی نەداوەتەوە ئێمە ناڵێن لەمڕۆ تا سبەی هەموو شتێکێک لا دەبێتەوە بەڵام ئەم ئیرادەیە دەبێت نیشان بدرێت نابێت پیاوێک گروپێکی یان گروپێکی باوەڕماند تاکلایەنە بڕیار لەسەر ئایندەی سووریا بدەن ئێمە لەگەڵ پێکهاتەکانی سووریادا لە گفتوگۆدەین هەموو پێکهاتەکانی سووریا سیستەمێکی ناوەندیان دەوێت ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدە هەڵبژاردنەکەی پەرلەمانی سووریایی لەلایەن ئەحمەد شەرعەوە وەک شانۆیەکی سیاسی بەناو کرد ئاماژەی بەوەدا ئەم هەڵبژاردنە دابەشبوونی کۆمەڵگا قوڵتر دەکاتەوە دوێنێ حکوومەتەکەی هەیئەی تەحریری شام بەبێ بەشداری پێکهاتەکان هەڵبژاردنێکی پەرلەمانی شان و ئاسای ئەنجامدا
ئەنجومەنی سووریایی دیموکراتیک مەسەدا لە پەیامێکدا هەڵوێستی لەبارەی هەڵبژاردنەی پەرلەمانی حکوومەتی ڕاگوزەری سووریاوە دەربڕی. مەسەدا ئاماژەی بەوەدا هەڵبژاردنەکەی پەرلەمانی سووریا گزارش لە ئیرادەی گەلی سووریا ناکات، هاوکات نوێنەرایەتی تەواوی هەرێم و پێکهاتەکان ناکات. مەسەدا هەڵبژاردنەکەی بە شانۆیەکی سیاسی بەناو کردو، ڕایگەیاند ئەم هەڵبژاردنە شایستا بە مێژووی ڕەسەنی سووریا و فیداکاریەکانی گەل نییە کە بۆ دامەزراندنی سووریایەکی دیموکراسی و هاوبەش و ئازاد تێکۆشاون. هەڵبژاردنەکە شتێکی ڕووکەشانەیە لەبری ئەوەی ببێتە هەنگاوێک بۆ یەکریزی نیشتیمانی و ئاشتەوایی گشتی دابەشبوونی سووریای قوڵتر کردوێتەوە. مەسەدا ئاماژەی بەوەشدا هاوڵاتیانی سووریا هەڵبژاردنی ڕاستەقینەیان دەبێت کە ڕنگدانەوەی ئیرادەی خۆیان بێت و نوێنەرایەتی هەمویان بکات، چونکە ئەمە مافێکی نیشتیمانیە کە ناتوانرێت پشتگوێ بخرێت یان وازی لێ بهێنرێت. ئەم داواکاریە پایەیەکی بنەڕەتیە لە پرۆسەی بنیاتنانی دەوڵەتێکی یەکگرتوو و دیموکراتیک لەسەر بنەمای دادپەروەری و هاوڵاتی بوون و یەکسانی بۆ هەموو سووریەکان. مەسەدا جەختیشی لەوە کردەوە هەموو ئەو هەڵبژاردنانەی کە هاوڵاتیانی دەرەوە و ناوەی سووریا لە خۆ ناگرێت و لەژێر چاودێری کۆمەلگەی نەتەوەییدا نەبێت ناڕەوان و هیچ نییە جگە لە شانۆیەکی سیاسی. ئەحمەد شار سەرۆکی کاتی سووریا بە مەرسوومێک جەژنە فەرمیەکانی لە سووریا دیاری کرد. جەژنی نۆرۆز و جەژنی پێکهاتەکانی تری سووریایی لابرد. دادوەر لەتیف مەستەفا ڕایگەیاند ئەحمەد شار سەرۆکی کاتی دەسەڵاتی دمشق هەموو شتێک دەکات بۆ ئەوەی ئەمریکا و ئیسرائیل لێڕازی ببن. دوێنێ ئەحمەد شار سەرۆکۆماری سووریا بۆ قۆناغی ڕاگوزەری بە مەرسوومی ژمارە 188 ساڵی 2025 جەژن و بۆنە فەرمیەکان و ئەو ڕۆژانەی دیاری کرد کە دەکرێنە ڕۆژانی پشووی فەرمی لە سووریادا. تیایدا 13 جەژن و ڕۆژی تایبەت دیاریکراون، لەوانە جەژنەکانی ڕەمەزان، قوربان، سەری ساڵی کۆچی، لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام، سەری ساڵی زاینی، جەژنی کرێکاران، جەژنی هەستانەوەی کریسیانەکان و چەند جەژنێکی دیکە وەک جەژنی ڕزگاری و جەژنی شۆڕش. بەڵام جەژنی نەورۆز کە جەژنێکی نەتەوەی کوردە لابراوە و کراوە بە جەژنی دایک، هەروەها هەشتی یادار ڕۆژی جیهانی ژنانی ڕەت کردوێتەوە. هەروەها جەژنی شەیدان کە دەکەوێتە 6 ئایار بە هەمان شێوە لابراوە. ڕۆژەکە هاوکاتە لەگەڵ یادی لە سێدارەدانی ژمارەیەک لە ڕۆشنبیران و دەستەبژێرانی سووریا لە ساڵی 1916 لە دیمەشق لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە. هاوکات چەندین جەژنی پێکاتەکانی تری سووریا لابراوە. ئەو کردە شۆڤێنی و ئینکاریەی شەرع کاردانەوەی لێکەوتەوە و ژنانی باکوور ڕۆژڵاتی سووریا لە دژی ئەو کردەوەی شەرع ڕایانگەیان. ئەو هەنگاوەی دیمەشق نیشانەیەکی نوێی پشتگوێخستنی پرسی ژنانە لە حکوومەتە کاتێکەدا. هەروەها کۆمەڵەی ڕۆشنبیرانی سریانی لە سووریا ناڕەزایی دەربارەی بڕیارەکەی حکوومەتی کاتی دیمەشقەوە بۆ پشتگوێخستنی جەژنی ئەکیتۆ نیشاندا و ڕێگەیان. پشتگوێخستنی ئەم جەژنە بێ بایەخکردنی ناسنامەی قەوارەیەکی نیشتیمانی ڕاستەقینەیە. داوا لە حکوومەتی کاتی دەکەین ڕێز لە فرە چەشنی و پێکاتەکان بگرێت. هەروەها دادوەر لەتیف مستەفا ڕایگەیان ئەحمەد شەرع بەناو مەرسوومێکی دەرکردووە و دەیان جەژنی بە فەرمی ناساندووە. لە ناویاندا 3 جەژنی بۆ کریسیانەکان بە فەرمی ناساندووە کەچی جەژنی نەورۆزی بە فەرمی نەناساندووە کە جەژنی پێکاتەی دووەمی نەتەوەیی سووریایە و سووریای وەک وڵاتێکی عەرەبی ناساندووە. پێش 2 هەفتەش تاکەوانەی کوردی کە لە ناوچە کوردیەکانی ژێر دەسەڵاتی خۆیاندا دەخوێنرا ڕەت کردەوە و تا ئێستا دانی بە سیستەمی خوێندنی کوردی لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەر نەنەوە. ئەحمەد شەرع هەموو شتێک دەکات بۆ ئەوەی ئەمریکا و ئیسرائیلی لێ ڕازی ببن. بە فەرمی وازی لە جۆلانی هێناوە، ڕازی بووە کە هەر 3 پارێزگای دەرعا و قونەیتەریە و سوەیدا لە چەکدا بماڵێت بۆ پاراستنی ئاسایشی ئیسرائیل. لەتیف مستەفا ئاماژەی بەوەشدا دوای ئەم هەموو هەنگاوە شۆڤێنیانە دەبێت ئیدارەی خۆسەر و هەموو حیزبە کوردیەکانی ڕۆژاوە ئەوە ڕابگەێنن کە چیتر لەگەڵ ئەو ڕژێمە شۆڤێنیە مامەڵە ناکەن تاکو دەستورێک دەربچێت و هەموو مافەکانی کوردی تێدا مسەوەگر دەکەن. فواد بێریتان ئەندامی دەستێ بەڕێوەبەری پەژاک دەربارەی گەڕانەوەی سزاکانی سەر ئێران ڕایگەیاند. کارابوونەوەی میکانیزمی پەلەپیتکە تەنها ڕووداوێکی ئابووری یان دیپلۆماسی نییە، پێویستە وەک وەرچەرخانێکی گرنگ بەرەو تێکچوونی سیستمی کۆماری ئیسلامی سیر بکرێت.
فواد بێریتان ئەندامی دەستەی بەڕێبەری پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فرات تێشکی خستە سەر کاراکردنەوەی سزاکانی سەرێران و داهاتووی ئەو وڵاتە. فواد بێریتان ڕایگەیاند کۆماری ئیسلامی تەنها لە نێوان سێ بژاردەدا دەخورێتەوە، ئەوانیش خراپتر و خراپترینن. گەڕانەوەی گەمارۆکانی نەتەوە یەکگرتوەکان بۆ سەر ئێران دوای کارابوونەوەی میکانیزمی پەلەپیتکە تەنها ڕووداوێکی ئابووری یا دیبلۆماسی نییە. پێویستە وەک وەرچەرخانێکی گرنگ بەرەو تێکچوونی سیستەمی کۆماری ئیسلامی سیر بکرێت. ئەو گۆڕانکاریە نیشانی دەدا گۆشەگیری نێونەتەوەی چیتر پرۆسەیەکی کاتی نییە، بەڵکو دۆخێکی چەسپا و پێویستە. ئەمڕۆ کۆماری ئیسلامی نەهێزی ڕێکەوتنی لەگەڵ ڕۆژئاوادا هەیە و نەوە پشتیوانی هەیە کە پێشتر هیوای پێبوو لە چین و رووسیاوە پێی بکە. کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ لە چقی گفتوگۆی مادەی حوتەمی پەیماننامەی نەتەوە یەکگرتوەکاندایە، دۆخێکە کە تێیدا وڵاتێک وەک هەڕەشە بۆ سەر ئاشتی و ئاسایش جیهان سیر دەکرێت. دەسەڵاتی ئێران ڕوبەڕووی کورتێنانی بودجە بۆتەوە، با دەسەبوونەوەی ئابووریش دەرفەتی هیچ بەدیلێکی تر نامێنێ. بۆیە ناچارە ڕوو لە شێوازی نوێ بکات لە بوارەکانی ئاسایش، ئابووری و بەڕێوەبردندا. شێوازەکانی پێشوو چیتر ناتوانرێت بەکاربێنرێن. فواد بێریتان ئاماژەی بەوەشدا ئێران چۆتە قۆناغ و وەرچەرخانێکی نوێوە. هەڵە یەک لە دوای یەکەکانی دەسەڵات باجێکی زۆر قورسی لێکەوتوتەوە. بەردەوامبوونی ئەم هەڵانە ڕێگەی داڕمانی سیستەم خێراتر دەکات. ئێران لە دۆخێکدایە کە لە دۆخی فەنزوێل لاو عێراق دەچێت پێش هێرشەکانی ئەمریکا. گەر کۆمەڵگە نەتوانێت کاریگەری لەسەر هەلو برجەکان هەبێت، یەکگرتوو نەبێت و دەست پێشخەری لە کاتی خۆیدا ئەنجام نەدا، کۆماری ئیسلامی دەتوانێت بەبێ چارەسەرکردنی قەیرانەکان درێژە بابوونی خۆی بدا. کۆمەڵگا پێویستە ژینگەی هەنووکەی لە دەستی خۆیدا بهێڵێتەوە، سنوورەکانی ڕژێم تا کۆتایی بچووک و بەرتەسک بکاتەوە. ئیرادەی گشتی پێویستە دوورتر بڕوات و گەورەتر بێت لە ئیرادەی مانەوەی کۆماری ئیسلامی. لە پرۆسەی ڕووخان یاخود ڕزگاربووندا لە ئێران بۆشایی دروست نابێت. وڵاتانی ناوچەکە و جیهان پرۆژەیان هەیە بۆ داهاتووی ئێران و هەریەکەیان لۆژیکی تایبەتی خۆیان دەسەپێن و دەیانەوێت درێژەی پێ بدەن. بۆیە پێویستە ڕێبازی ناوخۆ بتوانێت دەستێوەردانی ڕوخێنەری دەرەوە بێکاریگەر بکە. ئەگەر هێزە سیاسی و کۆمەڵایەتیەکان و شەقام چ لە ناوخۆ و چ لە دەرەوە نەتوانن لانی کەم چوارچێوەیەکی لێکتێگەیشتن دروست بکەن، ڕوخاندن دەتوانێت ببێتە هۆکاری شەڕی ناوخۆ یاخود سەر لە نوێ دروستبوونی باڵادەستی. ئەگەر یەکێتی نێوان هێزەکان و گەلانی ئێران دروست نەکرێت، ئەوە گۆڕەپانەکە بۆ هێزە پاشکەوت و خوازەکان چۆڵ دەبێت. ئەگەر کۆمەڵگا خۆی بەڕێخستن بکە، دەتوانێت بۆشایی هێز بکاتە زەمینەی ژیانەوەی سیستەمی دیموکراتیک. گەلی کوردستان بەهۆی ئەزموونی مێژووی خۆی توانا و ڕابردووی بەرخۆدانی دەتوانێت ڕۆڵی پێشەنگایەتی لەم پرۆسەیەدا ببینێ. ئێمەش وەکو هێزی گرێدراو بە ئیرادەی گەلەکەمانەوە بۆ تەواوی سیناریۆکانی بەردەممان ئامادەین، هەروەها ئەرکی خۆمان بەو شێوەیە بەجێ دەهێنین کە لە ئاستی گەلەکەماندایە. لە مانگی ئەیلولەوە بەهۆی کاراکردنەوەی گەماڕۆکانەوە بەهای تمەنی ئێرانی بە ڕێژەیەکی بەرچاو لە بەرامبەر دۆلار دابەزی. پەرلەمانی ئێران بۆ پاراستنی بەهای تمەنەکەی 4 لە ریال لابردوو بە فەرمی بەهای ریالیان زیاد کرد. لە ئێران قەیرانی ئابووری بەهۆی گەمارۆنە دەوڵەتیەکان و سیاسەتەکانی دەوڵەتەوە لە پەرسەندایە. بەهای تمەنی ئێرانی بەهۆی هەڵاوسانی ئابووریەوە بەردەوام لە دابەزیندایە. حکوومەتی ئێران بۆ ڕێگری لە هەڵاوسانی ئابووری و پێشگرتن لەو قەیرانەی ڕوبەڕووی بۆتەوە بڕیارێکیدا. دوێنێ 5 ئەیلولی 2025 پەرلەمانی ئێران بە 144 دەنگی بەڵێ، 108 دەنگی نەخێر و 3 دەنگی بێلایەن یاسایەکی نوێی پەسەند کرد. بەپێی یاساکە 4 لە تمەن یان ریاڵی ئێرانی لا دەبرێت. بەو بڕیارە 10,000 تمەن دەبێتە 1 ریاڵ. لە یاساکەدا هاتووە کە ریاڵەکەی ئێستا و نوێیەکە بۆ ماوەی 3 ساڵ پێکەوە لە بازاڕدا بەکاردەهێنرێن. هەروەها بانکی ناوەندی ئێران 2 ساڵی بۆ ئەو گۆڕانکاریە دیاری کردووە. ئەوەش لە کاتێکدایە نەتەوە یەکگرتوەکان لە کۆتایی مانگی ئەیلولدا پاکێجێکی سزاکانی بەسەر ئێراندا کارا کردەوە. بەو هۆیەوە تمەن بەهای خۆی لە دەستدا و گەیشتە نزمترین ئاستی لە مێژوودا. لە بازاڕەکاندا ئەمڕۆ $1 بە 1,115,000 ریال مامەڵی پێوە دەکرێت، لە کاتێکدا لە سەرەتای مانگی ئابدا بەهاکەی نزیکەی تەنها 920,000 ریال بوو. نزیک دەبینەوە لە ساڵ ڕۆژی پیلانگیری نێودەوڵەتی نوێی تەشرینی یەکەم. بڕیارە ڕۆژی 11 تەشرینی یەکەم ڕێپێوانێکی جەماوەری لە پاریس پایتەختی فەڕەنسا و هەروەها لە شاری کۆڵنی ئەڵمانیا بەڕێوە بچێت و داوا لە هەمووان دەکرێت بەشداری ڕێپێوانەکە ببن.
ڕۆژی 9 تشرینی یەکەم پلانگەڕی نێودەوڵەتی دژی ڕێبەراپۆ دەستی پێکرد. ماوەی 27 ساڵە گەلی کورد داوای لێپرسینەوە لە بەشدارانی ئەم پلانگەڕێ دەکەن. بەو بۆنەیەوە ئەم ساڵی وەک ساڵانی ڕابردوو گەلی کورد و دۆستانیان بۆ شەرمەزارترکردنی ئەو ڕۆژە ڕەشە ڕژانە مەیدانەکان. بڕیارە ڕۆژی 11 ئەم مانگە ڕێپێوانێکی جەماوەری لە پاریسی پایتەختی فەڕەنسا و لە شاری کۆڵنی ئەڵمانیا ئەنجام بدرێت. ڕێپێوانەکەی پاریس کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لە گۆڕەپانی کۆماری دەست پێ دەکات. فدراکسۆنی گەلی کورد لە باکووری فەڕەنسا داوای لە هەمووان کرد بەشداری لە ڕێپێوانەکەی ڕۆژی 11 ئەم مانگە بکەن و پلانگێڕان شەرمەزار بکەن. گشتی سر بریما و محامیه بدخوی نمشی ام بجین بهبرا حتی آزادی ریبرتی و ام ریبری خو آزاد بکن. آزادی گل کرد، آزادی جنی، آزادی ملوحیه، و آزادی ریبرا خو در واستبه لهمبری کمپلویا ناف دولتی ام 11 ام رپوبلیکی دجبن بە نزیکبوونەوە لە نوێی تشرینی یەکەم ساڵیادی پلانگیریەکی نێودەوڵەتی دژ بە ڕێبەراپۆ دانیشتوانی کەمپی مەخموور ڕایانگەیاند ڕووداوەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پلانگیری سەر ڕێبەراپۆ دەستی پێکرد. جەختیشیان کردەوە ڕێبەراپۆ هێڵی سووری گەلی کوردە. لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی پلانگێڕی سەر ڕێبەراپۆ گەلی کورد و دۆستانیان بە چالاکی جۆراوجۆر ئەو ڕۆژە شەرمەزار دەکەن. دانیشتوانی کامپی شێد ڕۆستەم جودی لە مەخموور سەبارەت بە پلانگێڕی نوێی تشرینی یەکەم ڕایدەگەێنن. ڕێبەراپۆ بە پرۆژە و مانیفێستۆکانی پرۆژەکانی پلانگێڕی دەوڵەتانی لە کوردستاندا پوچەڵ کردەوە. وەسیلە چەلی دانیشتوی کەمپی مەخموور ڕایگەاند وەک ژن ئێمە دەست لە تێکۆشان و بەرخۆدانمان هەڵناگرین. هەرچیەک بۆ ڕێبەراپۆ بکەین هێشتا کەمە. ئەو کوردی زیندوو کردەوە. تشتكي معي اما روج ام دايك حتى ويغوي ما سايكوتي خا خطاسو بخديتيا ام سايكوتي خا راستيجي بخا قالك وهنا بين سايكوتي قال راستيجي وتا يا جنيف يعني ساي جنيف راستيجي هيك سايكوتي نبا جنيف ويغوي راستيجي نشي د كلمه جي باخبيت جو بونغو ماش في قومسوني هياش في دولتي هياش وان دولت تركاج راستيجي هيك اردوغان هيك باخچالي اف تشتاغوتو يعني تفيت تشتبيك بينيت گلوی پیواجوی بیتن اونی کیف خانه کردن ها پیواجو وکی امبینی پیواجو نامشیدن چونکی پیواجو به سوکاتی نامشیدن. یوسف هلالی مامۆستا لە مەخموور ڕایگەاند ئەو ئاژاوی گێڕەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدات ئەو کۆمەڵکوژیانی کە ڕوودەدەن بە دەستگیرکردنی ڕێبەراپۆ دەستی پێکرد. بەڵام ڕێبەراپۆ بە پرۆژە پارێزنامە و مانیفێستۆکانی پلان و پرۆژەکانیانی بە تایبەتی لە کوردستاندا پوچەڵ کردەوە. تاوی قۆمپلۆ بێڕێزین بێئەخلاقین نۆڤیوێ سەر قۆمپلۆن یعنی بێبەختین ئەوانە نەتن زەلۆنن گۆن ئۆرمۆنجە خۆ نا يعني تكورمي بيجم برك من قوة قلت يعني قوس كريس نخوشي كومكوجي دون دست بكرن آلوزين كو إيرود رسولات نوين دا دیگرن البته صدمي خو اون ڕۆژینۆی تشرینی یەکەمی ساڵی 1992 پلانگەڕێکی نێودەوڵەتی لەلایەن دەوڵەتانی هەژمون خواست بەرامبەر ڕێبەراپۆ دەستی پێکردو تا دوجار لە 15 شوباتی 1999 لە نایرۆبی پایتەختی کینیا بەدیلگیرا و ڕادەسی دەوڵەتی تورک کرایەوە. جارێکی دیکە دەوڵەتی تورک ڕاگررتنی گەشتەکانی بۆ شاری سلێمانی بۆ سێ مانگی دیکە درێژ کردەوە. دەوڵەتی تورک بۆ فشارانە هەڵدەدا دەسوەردانی زیاتر لە هەرێمی کوردستانە بکات. سەرانی بەغداد و هەرێمیش بێباکن بەرامبەر بۆ هەوڵانە. سەرڕای هەوڵەکان بۆ دەستپێکردەوەی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی بەرەو تورکیا، بەڵام دەوڵەتی تورک جارێکی دیکە ڕاگررتنی گەشتەکانی بۆ ئەو فڕۆکەخانەیە درێژ کردەوە. ئەمڕۆ دووشەمە بەشی پەیوەندیە گشتیەکان و ڕاگەیاندنی فڕۆکەخانەی سلێمانی بڵاوی کردەوە. لە ئاگاداری نامەیەکدا دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی تورکیا بڕیاری مانەوەی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان و ئاسمانی وڵاتەکەی بەڕووی گەشتەکانی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی تاکو 6 کانونی 2026 درێژ کردەوە. دەوڵەتی تورک یەکەم جار لە ڕۆژی 3 نیسانی ساڵی 2023 بە پاساوی بێبنەمە گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ ماوەی 3 مانگ ڕاگرت. دواتر لە ڕۆژی 3 تەمووزی 2023 بۆ جارێکی دیکە دەوڵەتی تورک گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕاگرت و هەروەها ڕۆژی 8 حوزەیرانی 2024 قەدەغەی گەشتەکانی بۆ ماوەی 6 مانگی دیکە لەگەڵ سلێمانی درێژ کردەوە. هەروەها ڕۆژی 6 تەمووزی ئەم ساڵ جارێکی دیکە دەوڵەتی تورک ڕاگررتنی گەشتەکانی درێژ کردەوە.
ئەمڕۆژ سەرەڕای پرۆسەی یاشتی و کۆمەلگای دیموکراتیکی ڕێبەراپۆ و ئاگربەستی پەکەکە جارێکی دیکە دەوڵەتی تورک قەدەغەی گەشتەکانی بۆ سلێمانی درێژ کردەوە. داخستنی گەشتە ئاسمانیەکانی تورکیا بووەتە هۆی زیانێکی زۆر بەرهێڵی ئاسمانی سلێمانی بکرێت. ئەو هەوڵانی تورکیا فشار و دەسوەردانە لە عێراق و هەرێمی کوردستاندا لە بەرامبەردا حکوومەتی عێراق و هەرێمیش بێدەنگیان هەڵبژاردووە و بێباکن بەرامبەر دەسوەردان و فشارەکانی ئەو دەوڵەتە داگیرکەرە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا هۆشداری ئاراستەی لایەن و بربژێرەکان کرد و ڕاگەیان هەر لایەنێک لە ئاسی دیاریکراوی خەرجیەکانی بانگەشە هەڵبژاردن زیاتر خەرج بکات ڕۆبڕۆی سزای قورس دەبێتەوە کە دەگاتە هەڵوشاندنەوەی بربژێربوونی. لە ڕۆژی هەینی سێ ئەم مانگەوە بانگەشەی هەڵبژاردنەکان لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکرد. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش ڕۆژانە ڕێنمایی سەبارەت بە بەڕێوەچوونی بانگەشەکانەوە بڵاو دەکاتەوە. نیبرۆز ئاپسۆدا یاریدەدەری وتەبێژی کۆمیسیۆن ڕایگەیاند بەرزترین ئاستی خەرجی بانگەشە بە 250 دینار بۆ هەر دەنگدەرێک لە بازنەیەکی هەڵبژاردندا دیاری کراوە. هەر کاندیدێگە و سنوورات تێپەڕێنێت بەسەر پێچکار دادنرێت و ڕوبەڕووی سزای دارایی دوورخستنەوە و تەنانەت بێبەشکردن لە خولەکانی داهاتووی هەڵبژاردن دەبێتەوە. کۆمیسیۆن جەختی کردەوە پێویستە بۆ هەر هەڵمەتێکی بانگەشە ژمێریارێک دابنرێت و راپۆرتی ورد لەبارەی خەرجیەکان لە ماوەی یاساییدا پێشکەش بکرێت بۆ ئەوەی چاودێری وردی خەرجیەکان بکرێت. لای خۆشیەوە عەلی مەهدی سەرۆکی ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوەی استراتیجی ڕایگەیاند هەندێک لە بربژێران ملیۆنان دۆلار لە بانگەشەکانیاندا خەرج دەکەن. ئەوەش پێچەوانەی یاسایە دەبێت سزای تون جێبەجێ بکرێت و شەفافیت بەهێز بکرێت لە پێناو پاراستنی بێگەردی هەڵبژاردن و مسۆگەرکردنی دادپەروەری لە نێوان ڕکابەرەکاندا. لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا لەسەر جەم پارێزگاکان ڕێنمایی بۆ هەڵواسینی فلێکس و بەکارهێنانی شوێنی گشتی بڵاو کراوەتەوە. لە ژێرە و پاساوەشە لایەنەکانی دەسەڵاتی هەرێم پێشێلکاری بەرامبەر ڕکابەرەکانیان دەکەن. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان ئاماژە بەوە دەکەن کە پۆستەرەکانیان لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە لێ دەکرێتەوە و دەدڕەنرێت و پۆستەری خۆیان لە جێگای هەڵدەواسن. ئەمە لە کاتێکدا بڕیارە لە ڕۆژی 11 تشرینی دووەم هەڵبژاردنی گشتی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت و بۆ مەبەستەش لە ڕۆژی 3 مانگەوە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە. لە کۆی 329 کورسی پەرلەمانی عێراق 9 کورسی بۆ کۆتای پێکاتەکانە. لەو ژمارەیە 2 نوێنەری پێکاتەکان لە هەرێمی کوردستانن. 7 نوێنەرەکەی دیکەش لە کەرکووک و پارێزگاکانی دیکەی عێراقن. بە گوێرەی مادەی 15 یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و یاسای ئەنجومەنی پارێزگای قەزا و ناحیەکان پێکاتەکان یەک بازنەی هەڵبژاردنیان دەبێت. مانەوەی سوپای تورکیا لە ناو خاکی باشووری کوردستان ناڕزایی شەقامی عێراقی لێکەوتووەتەوە. ڕۆژنامەنووسان و چاودێران عێراق ئاماژە بەوە دەکەن هەڵوێستی حکوومەتی عێراق بەرامبەر بە تورکیا لاوازە و بێدەنگی وا دەکات هێرشەکانی تورکیا بەردەوام بێت. پاش بانگەوازە مێژوویەکەی ڕێبەراپەوە بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و کۆتایهێنان بە تێکۆشانی چەکداری لەلایەن پاکەکەوە هیچ بیانوویەک بۆ مانەوەی سەربازانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان نەماوە. مانەوەی دەیان بارگای سەربازی و سیخوڕی تورکیا ناڕزایی چین و توێژەکانی عێراقی لێکەوتوتەوە. علی حەبیب نووسەر و چاودێری سیاسی ڕایگەیاند هێرشەکانی دەوڵەتی تورک لە شەڕی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە تێپەڕیوە. ئامانجی تورکیا سەپاندنی هەژمونی سەربازیەتی لە هەرێمی کوردستان و عێراقدا. ئاماژەی بەوەش کرد ئەو پرسە بۆ تورکیا پەیوەستە بە ئامانجە درێژخایەنەکانەوە دەست بە سەراگرتنی خاکی عێراق و زیندووکردنەوەی خەونی عوسمانیەکانە کە هەمیشە ئامانجێکی استراتیژی ئەو دەوڵەتەیە. ئەوان بێدەنگی بەغدا وەک باشترین دەرفەت دەبینن. علی حەبیب ئاماژەی بەوەشدا سەرڕای هەنگاوی مێژووی پاکەکە بەردەوامی ئەو هێرشانە پرسیار لەسەر هەڵوێست و پێگەی عێراق دروست دەکات بەوەی ئایا حکوومەتی عێراق بەڕاستی لە خەمی پاراستنی سەروەری خاکی عێراقدایە ئەگەر وایە بۆ بێ هەڵوێستە. هەروەها محەممەد فەرید ڕۆژنامەنووس ئاماژەی بەوەدا دەوڵەتی تورک زیاتر لە 40 کیلۆمەتر لە قوڵایی عێراقدایە. ئەمەش جێگەی قبولکردن نییە. ڕاشیگەیان پێشتر تورکیا پارتی کرێکارانی کوردستانی کردبوو بە پاساوی دەستێوەردانەکانی بەڵام پاکەکە نیازپاکی خۆی ئاشکرا کردووە بۆیە هەر دەستێوەردانێکی ئێستا پێشێلکردنی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە. عێراقیش دەبێ هەنگاوی خێرا بگرێتە بەر. تورکیا لە پرسەکانی ئاو و ئاسایش و ئابووریدا عێراقی گەمارۆ داوە
هەروەها دیبلۆماسیەتی عراقی زۆر لاواز دەردەکەوێت. ئەمە لە کاتێکدایە دەوڵەتی داگیرکاری تورکیا بە هاوکاری پەدەکە دەیان بارگای سیخوڕی و سەربازی لاقوڵایی خاکی باشووری کوردستان دروست کردووە و سەرەڕای پرۆسەی ئاشتی و کۆتایهێنان باخەباتی چەکداری پاکەکە ئەو دەوڵەتە داگیرکارە ئامادەنیە بکشێتەوە. سەرانی هەرێم و بەغدادیش بێ هەڵوێستن بەرامبەر داگیرکردنی خاکی باشووری کوردستان و چۆڵکردنی دەیان گوندی هەرێمی بادینان و شەهید و برێندارکردنی هاوڵاتیان. لە شارەدەی دێرە لوکی سەر بە شارۆچکەی ئامێدی لە پارێزگای دهۆک وەرزی کۆکردنەوەی بەرهەمی ئەمساڵی کونجی جوتیاران دەستی پێکردووە. جوتیارانی سنوورەکە دەڵێن زەویەکانمان لەبارە بۆ بەرهەمهێنانی کونجی بەڵام کێشەی کەماویمان هەیە و داوا لە حکوومەت دەکەین هاوکاریمان بکات. هەرێمی بادینان بە چاندنی کونجی بەناوبانگە ساڵانە لە مۆرزەدا جوتیاران بەرهەمەکانیان دەچنەوە. ئەم ساڵیش جوتیارانی سنووری دەرەلووک بە هەرەوەزی سەرقاڵی کۆکردنەوەی بەرهەمی کونجین کە دەیکەن بەڕاشی و هەناردەی بازاڕەکانی دەکەن. جوتیاران ڕوبەڕووی چەندین کێشەی وەک کەم ئاوی دەبنەوە. پێشواز فایق یەک لە جوتیارەکانی دێرەلووک سەرقاڵی کۆکردنەوەی کونجیە ئاماژەیدا بە دابەشکردنی ئاو بەسەر هەرێمەکاندا و قۆناغی گەشەکردنی کونجی لە دەڤەرەکە. کە ئەمە تۆتی و زبرۆ کونجی کێشانەیە وچە هۆریکۆ ئۆغۆیە چەمێ هۆریکۆ ئۆغۆت بێژنێ لەوێرێ چەند بیتە دوو باشە چەم ڕەخێک هەسۆڵ بیتە کونجی ڕەخێ دژی هەسۆڵ بیتە برنج چونکی بوچی دوو باشە ژبار هەندێک و ئۆڤۆێ یۆکێمانی تەقسیم و برنجی وێگۆێ بوونمونە برنج چاکە خەڵکیانە برنج کەس ئیسیڤۆدا لێ نۆکرد بوونمونە وێگۆێ سەعات بێژە چۆرێ سپێدێ وەختێ مالۆ بۆندۆ ئەو ڕادە حتى ساعة 12 نيفرو بوكيا بوكونجيويا 12 نيفرو ايفا حتى دجايتا جوراكو دي چور بو برنجويا کنجی انواکن دبینه کنجی راشوتیا که ویجا برو پتره خر نه خصما دوسه که واسونا داره باز برو پتره بو میسال وقت جود که شاشه یه پنجه شاشه وقت راجبی اوا کنجی رو تگهاندن. ژوان ئیبراهیم جوتیار داوای کرد حکوومەت هاوکاریان بکات چونکە زەویەکی بەرفراوان هەیە بۆ کوشت و کاڵ و بەڵام بەهۆی گرنگی پێنەدانەوە هیچ کوشت و کاڵێکیان تێدا ناکرێت. درس بيت يعني كده جاهز بيتن وشني كده بنا سواش أوشيشي وقت بيت يعني كده بقى بده بنا ما هاي الدير اللي كده بنشاش أوشي كله منطقة مدينة سشور أوشي كله بنا ويره دخاجري سريع وقت تبنا ويره كنجيجش نيجي كنا أوفا خوي سال أوشي بيجا كا أو تشا شديان بس با میادی در شب خالقی ولی نمی چی اولی تنها آوه شب کروجا پشتش نید آوه نداره کنه دقیقاً کنه آوه خوی کنجی داشته بنه قشتا کبی توپ شوازه که جان تحینا دور آمدی راستی کلکا خوشه و یا پیگوت یجی یعنی کو بگم سەباستیان لێکۆرنۆ سەرۆکوەزیرانی دیاریکراوی فەڕەنسا دەست لە کارکێشانەوەی ڕادەستی ماکرۆن کرد و سەرۆکی وڵاتەش پەسەندی کرد. قەیرانی دەسەڵات لە فەڕەنسا بەهۆی کورتهێنانی بودجەیەوە. ماوەی چەند ساڵێکە قەیرانی دەسەڵات لە فەڕەنسا بەردەوامە پاش تەنها 26 ڕۆژ لە دیاریکردنی وەک سەرۆک وەزیرانی فەڕەنسا سەباستیان لێکۆرنۆ دوای دیاریکردنی وەزیرانی حکومەتەکەی دەستی لە کارکێشایەوە. سەباستیان لێکۆرنۆ سەرۆک وەزیرانی دیاریکراوی فەڕەنسا دەست لە کارکێشانەوەکەی ڕادەستی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کرد. ئەوەش فەڕەنسا بە ئەرە و قۆناغێکی نوێی قەیرانی سیاسی و ئابووری قوڵتر دەبات. ئەویش بەهۆی ئەوەی ئەرکی سەرەکی لە کۆرنۆ ئەوە بوو کە بتوانێت ڕەزامەندی پەرلەمانێکی دابش بوو بۆ بودجەی ساڵی داهاتوو بەدەست بهێنێت بەڵام لەم کارەیدا سەرکەوتوو نەبوو. سەباستیان لێکۆرنۆ ئاماژەی بەوەدا بەهۆی ئەوەی دەستی لە کارکێشاوەتەوە ئەم سازشی زۆری کردووە تاوەکو توانیوێتی پێکاتەی حکومەتەکەی پێک بهێنێت بەڵام لایەنە سیاسیەکان هەر کەس لە لای خۆیەوە خۆی بە زۆری نەدەزانێت و دەیەوێت بە قسەی ئەو بکرێت و کەس ئامادە نیە سازش بۆ ئەوی دیکە بکات هەر بۆیە حکومەتەکەی نەبردووەتە پەرلەمان و تاوەکو دەنگی پێ بدرێت. بەهۆی ئەوەی گەورەترین کێشەی فەڕەنسا ئابووریە و ئێستا کۆی گشتی قەرزەکانی فەڕەنسا گەیشتۆتە 3 تریلیۆن 35 ملیار دۆلار کە دەکاتە لە 114 کۆی بەرهەمی ناوخۆی ساڵانە. ئەوەش ئەرکی حکومەتەکانی قورس کردووە بۆ چارەسەری بەهۆی کورتهێنانی بودجەوە. بۆتە هۆکاری ئەوەی حکومەتە پێکێنراوەکان نەتوانن تەمەنیان درێژ بێت و چارەسەری قەیرانەکەیان پێ نەکرێت. بینەران هێژە بە یارمەتی هاوکارانم گەیشتینە کۆتایی دەنگ و باسەکان بمێنن بەخۆشی.